لەسەر هەڵدان و دەرکەوتنی گەلانی جیهان لەسەر زەوی و لە پڕ و بەڕێکەوت نەبووە، بەڵکو مرۆڤ لە سەرەتای دەرکەوتنیدا بەتەنیا دەستی بە ژیانی ئاسایی خۆی کردووە. پاشان ڕێکخراوی خێڵەکیان وەک یەکەمین بنەماکانی دەرکەوتنی کۆمەلگا دامەزراندووە. دواتر لە دەرئەنجامی ژن و ژنخوازی و پەیوەندی خزمایەتی و خوێن کۆمەڵ مرۆڤەکان لە دەوری یەک کۆبوونەوە کە دوجار کار و بەرگری و بەرژەوەندی هاوبەش زیاتر بە یەکەوە گرێیدان. ڕەوڕەوەی ئەو گۆڕانکاریانە و دروستبوونی کۆمەلگا و فراوانبوونی بیری مرۆڤەکان ژیانیان بەرەو پێشەوە پاڵ پێوەنا. ئەم بەرەو پێشچوونەش دوجار لە دامەزراندنی دەوڵەتی نێو و دەسەڵاتی پادشایەتیدا خۆیان بینیەوە. لەمەوە مرۆڤ زەوی ناسی و دابوو نەریتی خۆی لەسەر باشترین شێوازی بڕوابوونی خۆی دامەزران. کوردستانیش وەک خاکی لە مێژینەی کورد لەو ڕووداوە و گۆڕانکاریەکانیشی بێبەش نەبوو. بۆ زیاتر ناسینی دانیشتوانی کوردستانی کۆن دەتوانین ئاماژە بەم کۆمەڵە خەڵکانە بکەین لە پانتایی ئەم خاکەدا ژیاون: سوویەکان، لۆلۆبیەکان، گوتیەکان، کاشیەکان، خووریەکان، میتانیەکان، نائێری یان ئۆرارتووەکان، مانیەکان و هەروەها لە کۆتاییدا کۆمەڵەی نۆهەم کە دەتوانین ئاماژەی پێ بکەین کاردۆخیەکان بوون. بینەرانی خۆشەویست سڵاو، خۆشحاڵین کە دیسانەوە توانیمان بە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد بینەوە خزمەتان. خۆشەویستان، هەر لە ئێستادا کە ئێمە بەرنامەی ئەمڕۆمان ڕیکۆرد دەکەین، هەروە کە زۆربەتان ئاگادارن هێرشی چەتەکانی داعش بۆ سەر خاکی کوردستان هەر بەردەوامە و بەخۆشیەوە بەرەنگاری هێزەکانی پێشمەرگی کوردستان و هەروەها دیسانەوە وەرگرتنەوەی بەشێکی زۆر لە خاکی کوردستان لە دەستی تێرۆریستان لە ئارەدایە. خاڵی جێگەی سەرنج کە بە پێویستی دەزانم باسی بکەم یەک هەڵوێستی هێزەکانی سەرجەم بەشەکانی کوردستان بۆ بەرەنگاری لە خاکی کوردستانە کە بۆ خۆی لە مێژووی نەتەوەکەماندا کەموێنە و بگرە بێوێنە بووە. بەڕێزان، لە دووەڵقەی پێشووی بەرنامەکەماندا لەگەڵ کۆمەڵێک پێشنیار و تێبینی ئێوەی بەڕێز ڕوبەڕوو بووینەوە کە هەوڵمانداوە تا ئەو شوێنەی بتوانین تێبینیەکانی ئێوەی ئازیز لە بەرنامەکانماندا بگونجێنین. لە بەرنامەی پێشوودا هەوڵماندا قسە و باسێک لەسەر پێگەی جوگرافیایی و هەروەها شوێنەوارە مێژوویەکانی کوردستان بکەین کە بێگومان هەر کام لەو شوێنەوارانە چیرۆکی مێژوویەکی دیاریکراو لە ژیان و گوزەرانی دانیشتوانی کۆنی کوردستانمان بۆ دەردەخەن و لە سێبەری لێکۆڵینەوەی ئەو شوێنەوارانەدایە کە دەتوانین لە داهاتوودا بەشێکی زیاتر و نزیکتر لە واقعی مێژووی گەلەکەمان پەیدا بکەین و بە زمانێکی سادەتر ڕابردووی خۆمان باشتر بناسین. بە کۆی گشتی لە بەرنمەکەی پێشووماندا هەوڵماندا ئەوە بخەینە ڕوو کە دۆزینەوەی پەیکەری مرۆڤ لە جۆری نیاندرتاڵ لە ئەشکەوتی شانەدەر و مرۆڤی ئاسایی لە ئەشکەوتی زرزی بەڵگەی بوونی مرۆڤ و ژیانی ئاسایی بووە لە ناوچە جیاجیەکانی کوردستان و بە بەردەوامی بەر لە 6,000 ساڵ پێش ئێستا. هەروەها دۆزینەوەی هەردوو گوندی زاویە چەمێ و چەرمۆی کشت و کاڵی بەڵگەیەکی تری ژیانی پێشکەوتووی مرۆڤی کۆنە لە کوردستاندا کە زۆربەی شێوازەکانی ژیانیان پێڕەو کردووە. سەرەڕای ئەمانە هەڵکنراوەکان وەکو ئانوبانینی و قەرەداخ و چیای حەریر و ئەوانەی دیکە ئەوەمان بۆ دەردەخەن کە دانیشتوانی کوردستانی کۆن لە بوارەکانی هونەری وێنەکێشان و پەیکەرسازیدا کەسانێکی بەتوانە و لێهاتوو بوون و هەروەها بە ئەگەری زۆرەوە وەفاداری و دڵسۆزیشیان بۆ نەوەکانی داهاتووی خۆیان و هەروەها بۆ داهاتووی کوردستان هەبووە. لە بەرنمەکەی ئەمڕۆماندا وێڕای میوانی بەرنامە هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر دانیشتوانی کوردستانی کۆن و قسە لەسەر چۆنیەتی ژیانیان و هەروەها چۆنیەتی بیر و باوەڕەکانیان و چۆنیەتی پەیوەندی و کۆنتاکتی نێوان ئەو خەڵکانەی کە کاتی خۆی بە تێکڕا دانیشتوانی کۆنی کوردستانیان پێکێناوە بکەین. ئێستاش پێکەوە گوێبیستی میوانی بەرنامە دەبین و دواتر دێمەوە لاتان. لە مێژووی ئەوتوانم باسەوتان مێژوو وتان مێژوو ئیکۆن دوو قۆناغە مێژووی پێشنووسی مێژووی دوانووسین مێژووی دوانووسین و مێژوویەکە یانووسین دۆزرێتەوە بۆ هەیەوە کورد دەکەوێتە کورد و کوردستانەکەونە نەوتومارە مێژوویەکانەوە. مێژووی نووسین خۆی لە خۆیدا بە سێ قۆناغ تێپەڕین لە 3500 ساڵ
پی دۆزرایەوە لە 3200 ساڵ پێش زاین وشە دۆزرایەوە لە 2600 ساڵ پێش زاین ڕستە دۆزرایەوە کەواتە لە نێوان پیت و ڕستەدا نزیکەی 700 ساڵ ماوە هەیە وەمە سۆمەرەکان دۆزیوانێتەوە سۆمەرەکانش دیار لەسەر سۆمەریەکان کێشە زۆر ئایا کوردستانی نیە ئایا خەڵکی ناوچەیەکی ترن بەڵام وی بۆمە گرنگە ئەوەیە ئەو قۆناغە مێژووی بازگەن کە ئێستیان نووسی نۆزراوە تۆ تێدا کوردستان چۆتەنە تۆمارە مێژوویەکانەوە یەکەمین ئاماژەیەک بە مێژووی خاکی ئێمە خەڵکی خاکی ئێمە سۆمەریەکان کە ئاماژە بە خەڵکی ئەەکەن بە ناوی سوو بە ناوی کردا سوود لە زاراوی سۆمەری واتە بە کورتین قەڵا یا گرت ژیان لەسەر قەڵاو گرت بەڵام کردا واتە ناوچەی شاخاوی یعنی بە کوردی کردا بۆ زەویەکەیە ڕووی زەوی خای کوردستان کە شاخاویە بەڵام سوو بۆ شوێنە بەرزەکانی کوردستان مەسەڵەن بۆ سەرلوتکەی شاخەکانە سەر گردەکانە سەر تەبڵکەکانە ئەمە بە سوو نازان لە مێژووی سۆمەریەکاندا کۆنتترین ئاماژەیەک لایەن سۆمەریەکانەوە بۆ کە بێنە سەر مێژووی تۆمارکراو بۆ خاکی ئێمە تۆمارەکانی پاشەکانی ئیرانا و سۆشین و هەروەها ئۆرنمو و ئۆتۆحیکاری سۆمەرین بێگرە دوای کەمانە هاتوون لە کاتی گەڕانیان بە ناوچەکانی خۆیان دەرەوەی خۆیاندا هاتوون مێژووی هاتووە لەنداوە مێژووی ناوچەکانی تۆمار بکەن یان لانی کەم مێژووی خۆیان تۆمار بکەن کە چیان کردووە و چۆن گەڕاون چۆن گەشتیان کردووە چۆن ڕاویان کردووە چۆن خەڵکی دەروایان بینیوە سۆشین لە تۆمارە مێژووەکانی خۆیدا ئاماژە مێژووەک دەکات کەم بۆ ئێمە گرنگەوە توانین بکەین بە سەرەتای دەستپێکی تۆماری مێژووی ئێمە لە ڕووداوەکانی ڕابردوودا ئەویش ئەوەیە کات سۆشین دێتە لاپاڵی قەڵای هەولێر ئاماژە بەبوونی کشتتوکاڵ دەکات لە دەشتەکەدا ئاماژە بوونی ڕاست دەکات لە گەشتەکەدا و کشتتوکاڵ لەم دەشتەدا وەسێ دەکات لەسەر قەڵای هەولێری ئەمڕۆ ژیان هەیە و ئاماژە بۆ دەکات کە لەسەر ئەم قەڵایە ئیرانە پاشایەکی لە سەڵداری ئەم قەڵایە خودی ئەم دەقە مێژوویەکە شی بکەینەوە لەسەر شتمان نییە نازانین ئایا ئەم قەڵایە چ کەسی تیا ژیاوە مێژوو پرسیارە پاشەکانی ئەم قەڵای کێ بوون ئەم قەڵایە لە چی پێکاتووە ئەم قەڵایە چۆنە ئەم قەڵایەکی تیا ژیاوە کێ پەلامانی داوە لەسەر ئەمانە بەداخێکی گرانەوە لە مێژوودا هیچ دەناڕزینەوە دیگەر لە گەڵکردنەوە پشکننی ناو قەڵای هەولێر بەستنەوەی بە ڕوودا و تۆمارەکەی سۆشین و پاشەکانی دواتر وەکو ناتم و مەسەلەن ئۆرنم و ئۆتۆحیکەل و ئەمانە ئێمە دەگەێنێتە سەر چەند ڕاستی گرنگ ئەویش ئەوەیەکە سوئیەکان کە دانیشتوانی قەڵای هەولێر بوون واتە سوودمان مەبەست لە قەڵا بووە دانیشتوانی قەڵای هەولێر بوون ئەم سوئیانە کە دەگەینەوە حاڵەتە و دەیبەستین بە چەند دەقێکی تۆمارکراوی سۆمەریەکانەوە بە چەند ڕاستیە دەگەین ئەویش ئەوەیە سۆمەریەکان ئاماژەیان بۆیە داوە کە سوئیەکان زمانەکان جیاواز بووە واتە زمانی سوئی زمانی سۆمەری و ئەکەدی و بابلی و تەنها ئیلامیش نەبووە کەواتەکە لە زمانێک زمانی ئیلامی سۆمەری ئەکەدی بابلی ئاشووری نەبێت کاتە زمانە سەر بەخۆیە ئەم خۆی خۆی مێژووی زۆر گرنگە کاتە سوئیەکان خاوەن زمانی خۆیان بوون ئەمە زمانی سوئێ بێتە کەونترین مێژووی زمان بۆ وڵات بۆ نەتەوە خاکی ئێمە سوئیەکان یەکەمین ئاماژە بوو ئەم کۆمەڵە خەڵکە لە نووسینەکانی پادشای سۆمەری سوشیندا هاتووە بە ناوی سۆبار کە سوو بە ناوچەکانی باشووری خۆرئاوای دەریاچەی وان وتراوە باریش لە زمانی سۆمەری بە مانای دەرەوە هاتووە مەبەستیش لە مانای سوبار ئەو کۆمەڵە بوون لە ناوچە بەرزایەکانی دەوروبەری سنووری سومەریەکان ژیاون لۆلۆبیەکان دەرکەوتنی لۆلۆبیەکان لە کوردستاندا و نیشتەجێبوونیان بۆ هەزارەی سێمی پێش زاین دەگەڕێتەوە ئەمان لە دەشتاییەکانی شارە زور و زەها و نیشتەجێ بوون سەبارەت بە ژیانی ئابووری لۆلۆبیەکانیش ئەوەندە زانراوە کە کشت و کاڵیان زانیوە و بڕەویان پێداوە و ئاژەڵداری و بازرگانی کۆیلە و شەمەکی ناوماڵیان کردووە تەنانەت ناوچەکانیان لە باشترین بازاڕەکانی دانەوێڵە بوون لەو سەردەمەدا ئەمە و لەلایەکی ترەوە لۆلۆبیەکان بە زمانی ئەکەدی قسەیان کردووە و گەورەترین پەرستراوی ئەوان خودای خۆر بووە
گوتیەکان تۆمارە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن کە بە خەڵکانی باکوور و باکووری خۆرئاوای لۆلۆبیەکان وتراوە گوتی ئەمانیش ئەو کۆمەڵە بوون لە هەزارەکانی سێەم و دووهەمی پێشزایندا ئارابخایان کردە بنکەی دەسەڵاتیان. گوتیەکان بە خەڵکانێکی شەڕکەڕ و بێوێنە لە مێژوودا ناسراون. نووسینی بزماری و زمانی ئەکەدیان لە پاڵ نووسین و زمانی خۆیاندا بەکارهێنا و خودەی ئارابخایان پەرستووە. کاشیەکان کۆمەڵێکی تری کوردستانی کۆن بوون کە لە ناوچەی لۆڕستانی ئێستا نیشتەجێ بوون. ناوی کاشیەکانیش لە ناوی خوداوەندەکەیان کاژ واتە خۆر وەرگیراوە. ئەمە ئەوە دەگەیەنێت کە کاشیەکانیش خوداوەندی خۆریان پەرستووە. دەرکەوتنیشان بۆ هەزارەی دووهەمی پێشزاین دەگەڕێتەوە. سەبارەت بە ژیانی ئابووری کاشیەکانیش ئەوە زانراوە کە بایەخیان بە کشت و کاڵ و ئاژەڵداری داوە و هەروەها سندنی باجیش یەکێکی دیکەی بنەماکانی دەرامەتی ئابووریان بووە. زمانیشیان لەقێکی زمانی هند و ئوروپایی بووە و سەرەڕای ئەوەی کە بۆ ماوەی 400 ساڵیش کەڵکیان لە زمانی بابلی وەرگرت. خوریەکانیش کۆمەڵە خەڵکانێکی کوردستانی کۆن بوون کە لە نێوان چیاکانی تووروس و دەریاچەی واندا نیشتەجێ بوون. دەرکەوتنی ئەم کۆمەڵەش لە مێژوودا بۆ ناوڕاستی هەزارەی سێمی پێشزاین دەگەڕێتەوە. ناوی ئەمانیش لە ناوی ئەو خوداوەندە وەرگیرە کە دەیان پەرست. ئەو خوداوەندەش خوور بوو کە ئەمڕۆ بە ناوی خۆر گۆڕاوە. ئەمەش بە واتای ئەوەیە کە ئەوان کۆمەڵێکی خۆرپەرست و یەکتا پەرست بوون. کەم زمانە کە زمانی قسەکردن و ئاخاوتن بووە زمانی نەتەوەکانی تر نەبووە کار لەسەر بەخۆ بووە ئەمەیەکی لە خاڵەکانە. هەتی سۆبەکان ئاماژە بوونی ئیرانە ئەکەن کەواتە لە هەولێر ڕاستەی پاشایەتیە بووە کەواتە لە خودی قەڵای هەولێردا لەگەڵ دزمونی قەڵای هەولێر وەکو دزمونی وەکو شار وەکو دەوڵەتکەی شارەتە شارێکە دەوڵەتی تایە کاتە سیستەمی سیاسی تایە بوونی پاشا لە ناو قەڵایە کاتە لەم قەڵایەدا دەسەڵاتدار هەیە مادام پاشا هەیە پێ ناچێت وەزیر نەبێت وەزیری ژوو بێت پێ ناچێت پادشا خاوەنی هێزی سوپایی نەبوو بێت پێ ناچێت پاشا خاوەنی پاسەوانی خۆی نەبوو بێت پێ ناچێت پاشا خاوەنی کۆشکی نەبوو بێ بۆ خۆی کەمە لە قەڵای هەولێردا کەمشکی ناو قەڵای هەولێر دەکەین ناو قەڵای هەولێردا هەم کۆشک هەیە هەم گەرما واتە حەمام هەیە هەم بازار هەیە هەم چەند گەڕەکێک هەیە هەم شەقام و کۆڵانیش هەیە خودی قەڵای هەولێر شورای گەورە و قایمی هەیە و دەرگاشیە بوو هەموو ئەمان ئاماژەن بۆی کە تا پەرزگەشتیان بۆ ئاماژەن بۆی کە کەواتە لەناو ئەم قەڵایەدا شارێک ئەمە شارە خۆی خۆی دەوڵەتێک بەوە خۆی کەدن دەوڵەت دواتە پاشا کابینی وەزاری واتە لانیکەم وەزیر و ژەند بەرپرسێک واتە هێزی سوپایی واتە هێزی دارایی لانیکەم واتە ئاڵوگۆڕی بازرگانی واتە فەرهەنگ و کەلتور کاتێک دەچێت تۆماری ئاشوریەکان کامەش بە سوورەکان دەکەن لە ناو قەڵاودەردا ئەوان ئەمەژە ناو ئەربائێلۆ واتە شاری چوارخواکە کە 2000 ساڵ پێش زایندامە تۆمار کراوە ئەرباواتە چوار و ئێلۆواتە خواواتە قەڵای هەولێر چوار خوای بووە مەزدە چوارخوا چێسەمە غەشیکەینەوە ئەمەم دەقی ئاشوریشیکەینەوە بەستنی بە دەقی سۆمەریەکانەوە هەولێر ڕۆکاتی خۆی قەڵاکە چوار دەرگای بووە لە قۆناغ مێژوودا سە دوو دەرگای هەیە هەر دەرگایکی ڕووی لە ناوچەیەکی جوگرافی کردووە قەڵای ڕووی لە باکوور بووە قەڵای ڕووی لە باشوور قەڵای ڕووی لە خۆڵات قەڵای ڕووی لە خۆر ئاوە بەسەری کرد لە دەرگای قەڵاکەمە دەمکەنم ئەم دەرگایانە دەمەم دەرگایانە بەسەر دەرگاکەەوە دیارە قولە هەبوو پاراستنی دەرگاکە بەسە قولەکەەوە پەیکەرێگە بووە پەیکەرێگە وەکە پەرستراوە بتێک وەکە پەرستراوە ئەم بتە نامیترا بووە واتە خوای خۆر کە ئەو کاتە قەڵای هەولێر خوای خۆریان پەرستووە کەواتە چوار بت ئەم قەڵایە پاراستووە کەواتە خەڵکی لەر کەسێک خەڵکیی ئاینی بوو ماناکە ئەمەیە باڕاناو بووە کەەوەی ئەم دەرگایە ئەپارێزێ لە دەستنیژی بێگانەکان خوداکانن کە بتن بەسەر قەڵاک دەرگاکەوە و ئەم مەژ لە مێژوا زۆ گرنگە ینی کات خەڵکی باوەڕی وا بووە خوداگی لە ئاسمان هەیە ئەم بتە پەیوەستە لە نێوان خەڵکەکە و خودای ئاسماندا
لە ڕی فەلسەفی ئاینیەوە لەمە داشتی زۆر گەورە دەرەنجامەکەین بۆ دانیشتوانی کۆنی هەولێر ئەویش ئەوەیەکە خەڵکی لێ باوەڕیان نەبووە کە ئەوان لە ئاسکردەوەکانی ژیاندا تاوانبارن ئەنی خۆیان پاک نەزانیوە مرۆڤی گەورە ئەوەیە کاتێک خۆی بە پاک نازانێت پێی وایە ئەو لە ئاست پاکیا زۆر بچووکترە بۆیە پێیانە بۆ ئەوەی کە ئەمان پاکاتەوە نزای ئەمانەگەێنێ بەخۆی ئاسمان بتێکە کام بتە ڕاستە خۆیان دروستیان کردووە بەڵام بتە شتێکی بێگیانە شتێکی مادیە ئەم بتە غەڵەت ناکەن گەڕۆ پێنەکە مەسە بۆ نمونە ئەم پەرداخە من منەوەگرن پەرداخە غەڵەت ناکەم من غەڵەتی پێەکە منم پەرداخە ئەکێشمە دیوار و بە مناڵ و بە گەورەوە بچووکدا منم پەرداخە بەکارن بۆ شتی خراپ وە دواتە منم پەرداخە بەکارن بۆ خواردنەوە بۆ تێربوون کەواتە ئەم پەرداخە ئەگەر ئەم پەرداخەوەشی بکەن ئەم پەرداخە بۆ شتی خراوە باش بەکارێنێت کەواتە بتێکە مرۆڤ دروستیەکات ئەکرێت بۆ دوشتەکە بەکاری بێنێت بت پاکە بەڵام مرۆڤ بە خراپیەکات ئەم پەرداخە منم یەکەم بەخوا منم یەکەم بە خراپ منم یەکەم بە باش مرۆڤ وای لێکات ئینام پەرداخە لە ڕاستی داخۆی خراپ نییە ئەم باوەڕە لە مێژووی کۆنی هەولێردا زۆر گرنگە بەڕاستی کەواتە پرسیارەکە ئەمەیە دانیشتوان نێو شارە باوەڕانە بۆ کە خوددا لە ئاسمانە بە خودای خۆی ئازانێت قەت پێیانەوە بە خۆر خوایە و بتەکە نزای نزا و پاڕانەوەی خەڵکە ئەگەێنێ بە خودای ئاسمان بە بەراوردی ئەم باوەڕە ئاینە لە شاری هەولێردا بە باوەڕی سۆمەریەکان و ئەکەدیەکان و ئاشوریەکان و خەڵکانی دەوروبەر باوەڕی هەولێر زۆر گەورەتر دەبین مەسە بۆ نمونان دەرەوە حسابێنەوە ئەو کاتێک لەولێرە خەڵک ژیا و سنەی پاشایەتی بۆ دەوڵەتی شارە بووە لە میسردا فیرعونەکان ژیاون لە میسر فرعون خوا بووە خۆی سەرزەوی بووە لە میسر فرعون خوا بووە و ئەم خودایی فرعون ئەم خودایی فرعون لە سەرزەوی میسر نزای خەڵکی بەخۆی ئاسمان گەیاندووە لە کاتێکدا لە هەولێر پاشا خوا نەبووە بتەکە خوا بووە لە وڵاتی سۆمەر و ئەکەد و ئاشوور سۆمەر لە باشوور عێراق ئەکەد لە ناوەڕاستی عێراق ئاشوور لە ناوچەی مووسڵ ئێستا لێرەدا لەم سێن پێگەیدا لە عێراقی کۆندا پاشەکان پێیانەوە بووە ڕۆحی پیرۆزن ئەنی پێیانەوە بووە خەڵک پێوە بووە پاشەکانی سۆمەری و ئەکەدی و ئاشووری واتە پاشەکانی بابل قۆناغی دووادەدا لەلایەن خودداوە هاتوون ئەنی ڕۆح ئێمان ڕۆحی خواکانە ئەنی کە بعد پاشا قسەی دەکات قسەی پاشا قسەی خوایە ئیتر چکە ڕۆحی خوای تایە لەکاتێکدا ڕۆحی مرۆڤ ڕۆحی خوا نییە ڕۆحێکی ئاساییە ئەمە بۆ ئەمە لە ڕووینەوە ئەم لە دوگەی هیندوو چین خودی پاشەکان بە خوددا حساب کراون لێش لە ئەمریکای لاتین ئەو خوا بووە دەقەدە لە شاری هەولێردا لە قەناوقەڵای هەولێردا پاشا خوا نەبووە پاشا گەورەی وڵات بووە ئەم باوەڕە ئاینیە لە ڕووی باوەڕی ئاینیەوە زۆر گەورەیە کات خەڵکی خاک وڵاتی ئێمە لە باوەڕی ئاینی پێشکەوتوتر بوو لە خەڵکان ناوچەکانی دوای دەرکەوتووە نەخی پاشا خوا نییە ڕۆحی پاشا ڕۆحی پیرۆز نییە نەخێر پاشا مرۆڤێکی ئاساییە بە دەسەڵاتدارین من ناوچەیەکە لێرەوە کات ئەم باوەڕە ئاینیە لە شاری لێرە زۆر گەورە بووە بۆیە ئەمە کات ئاشتەکان ئەمە بۆ ئێمە تۆمار دەکەن ئەمە شیرەکەی ناوا دەکەین لە ڕووی باوەڕی ئاینیەوە خەڵکی لێرە باوەڕێکی بێزیان بووە پەرستگایان بووە ئەکید ئەم پەرستگایە قەشەی تیا بوواتە پیا و مۆزانە ئاینی تیا بووە و ڕەبەنی تیا بووە هەڵم پەرستگایدا خوداپەرستیان کردووە کات ئەمەشە پاشا دەکەین کە هێزی سوپایی هەیە بەداتی خودی قەڵای هەولێر شورای قایمی و چوادرگای هەیە کەواتە لەو مانایە بەدەر نییە کە سوویەکان لە مێژوی خۆیاندا خانەتی چێکدار بوون ئەو ڕۆژگارە دەقەمەژەکانی دن ئەو ڕۆژگارە بە شمشێر و تیر و کەوان و خەنجەر شەڵ کراوە و دۆزینەوەی هەندێک لەم کەلوپەلە لە ناو قەڵای هەولێردا ئاماژەی بە ڕۆژگارە کە سوپای سوویەکان پێکاتووە لە سوپایەکی سوارە و پیادە چکە ڕەشەوڵاغ بەخێو کراوە لە ئەسپ و ماین و ئێستر ئەم بۆ گواستە بەکاراتووە واتە گواستنەی بەرە مشتقاڵەکانیان لە دەشتەکانی دەروی قەڵای هەولێرەوە بۆ ناو قەڵاکە لێ پاراستویانە قسە لە عەمار و گەنجینەکانی خۆیانەوە و بەشێک لەم کاڵانیان فرۆشتە بە خەڵکی تر بە شاری بە ئەسووریەکان لە مووسڵ بە گوتیەکان لە کەرکووک بە لۆلەبەکان لە مووسڵ بەهۆی ئەم ئێستروکەر و ماین و ئەسپۆ گواستویانەتەوە فرۆشتویانە بۆ گواستە بەکاراتووە کەواتە ئەماگەیانتە ئەوەی کە لەناو قەڵەوێدا کاتێک کە پاشا هەیە هێزی سوپای هەیە و هێزە شەڕەکە مێزە بەرهەمی ئابووری ئەپارێزێت بۆ پێ لە ناقڵەوەدەلەوەست مێژوویەکەوەدا دەزیێتەوە سکوک واتە پارەی نەختینە بۆیە پێچێ ڕژگارە ناو هەولێردا بە مقایزە واتە بە ئالگۆڕش کرد سۆ منە برنج درابێ بە گەنم گەرن درابێ بە نیسک درابێ بە ماش درابێ بە مریشک هەنی بەشت مەڵی بازەکراوانی پارە نەبووە تا بچی لە بازار باە ئەو پارەیە شتێ بکڕیت
بگرێتەوە مەسەن لە ماڵەوە من هەنگوێنە بووە چی لە بازار برنجە پێکڕیوە کەسێ لە ماڵەوە مریشکی بووە چۆ لە بازار مەسەلەن برنجی پێکڕیوە کەسێ لە ماڵەوە قازی بۆ چۆ لە بازار ئاردی پێکڕیوە مەسەن ئاژەڵ بەخێو کردووە یەکی کوشتتوقاڵی کردووە ئەم بەرومانە لە بازاری هەولێردا ئاڵگۆر پێکرا لە قۆناغی مێژوەدا پێ دەڵێن مقایزە قۆناغی مێژوویە بۆ سۆمەریەکان و ئەسووریەکان و قەدەکانیش هەروە بووەوە بە مقایزە واتە بە ئاڵگۆر گەراوە کاتە کەواتە بنەمای ئابووری سووریەکان کە دەکەی کوشتتوقاڵ بووە ئاژەڵداری بووە و باج بووە بەڵام باج بە پارە وەرنەگیراوە بۆ کاڵەوە گیرەوە کەسەکە بوویەتی ئاژەڵی بەخێو کردووە یەکی کوشتتوقاڵی کردووە فەرمانبەری دەوڵەت بووە لە بەرامبەری ئەوەیە دەوڵەت مەسەلە ماگانە چی داوەتێ دەوڵەت مەسەڵ منە بەرجی داوەتێ گەرمی داوەتێ نسکی داوەتێ و قماشی داوەتێ بۆی بیکا بۆ خۆی تمن ئاسایی کاتێ مرۆ لێدا ژیا مرۆ پۆشاکی بووە پۆشاک بریتێ لە لەوکە پێڵاوی هەبێت لەوەی کە کۆت شەڕاڵ و ڕنگ و چۆغای لە بەرابێ وە ڕۆب بۆ نمونەیە کەڵاو کەواتە خەڵک کردێت ئەمەشان دروست کردووە و دوجار ئەم پێ دەڵێن پێشەی دەست ئیتر ئایا لە چرنی گۆرەویە چرنی بلوسە چرنی کراسە چرنی پانتۆڵە ڕۆبە ئەمە هەموو بەڕاستی مادە ئەمان مەڕوزنیان بەخێو کردووە مەڕوزن خوری هەیە و لەو کێشە لە دەشتێدا چاندووە کاتەمانە هۆکارێک بوون بۆی کە ئاماڵی بازەکانی پێ کرد دیارە ئەموو ئەمانە بەڕاستی بۆ چوونی ئێمەیە کوستوانی بواری مێژوو لەسەر ئەو قۆناغە مێژووەڵان لەوا چ واژ نەبێت ئێمە دەگەینەوەی کە بە 4 دقی تۆمارکراوی مێژووی مەسەڵ بۆ نمونەوەی کە ئیرانە حاکمی شاری هەولێرە بۆی کە زمانی سوئی زمانی ئیلامی و ئاشووری و بابلی سۆمەری نییە بۆی کە ئاشتەکان دەڵێن هەولێر نابەش ئەربعیلات شای چوارخواکە وقت دەدەین لەنا هەولێرە کرمشکین دەکەین بۆی کە لە هەولێرە شەقام هەبووە گەڕەگە بووە کۆڵان هەبووە ماڵەکان بە خشت دراون بەرزکراونەوە گەرماواتە حەمام هەبووە پەرستگا هەبووە کەواتە ئەگەنەوەی کە سوویەکان بە لە 300 پێش زاین خاوەنی دەوڵەتێکی شاری بوون کە لە یۆنانەکان پێیانوتەوە پۆلیس واتە شار دەوڵەت یا دەوڵەتکی شار و دوجار لەم شارەدا حکومڕانی ناوچەیان کردووە بۆ پێی کە دەقی مێژوویمان نییە سۆمەریەکان شاریان گرتی بێت بۆیە ئەمە بە بڕامی ئەوە دەردەخات کە نەوە نەوە سۆمەریەکان ناویست بیگرن سۆمەریەکان شوێنێکی نسبی گرتوویانە ئەقەدەکان چون بۆ شوێنێکی نسبی گرتوویانە ئاشتیان گرتوویانە لەخێم شارە توانیت خۆراگری بکات و توانیت بەرەگاری لە بێگانەکان بکات وە نێڵ شارە بگرن ئەنی دەقی مێژوویمان نانی ئاشتەکان شاری هەولێریان گرتی بێت لە قۆناغی مێژووی کۆنە خەڵک سوویەکان فڕمانەتی کردن سوویەکان بەڵێ هەولێر گیراوە دایگراوە لە ئاشوورەکانەوە کاتە ئەمە ئەگەیانتەوەی کە سوویەکان خەڵکی بەهێز بوون بۆ ئێستا چەکداری توانیوانە بەگری لە قەڵاقی خۆیان بکەن لە شارەکەی خۆیان بکەن دەستکەوتەکانی خۆیان بکەن بەرگریکردنی خەڵکی لە قەڵاکیان مانای ئەوەیە کە ئەمانە بەڕاستی کۆمەڵێکی بەهێزی سەربازی بوون و چەکە سەربازەکانێکە بردیوە لە شیر و قەڵغان و ڕەم و شمشێر بەباشی بەکارهێناوە و خەڵکێکی ئازا بەتوانایتیا بووە و هەموو ئەمانە ماگەێنێت ئەوەی کە ئەمە سەرج بەقڵ بوون کەواتە بەگۆی گەشی دەگەینەوەی کە سوویەکان لە ڕووی سیستەمی سیاسیەوە لە ڕووی سیستەمی ئابوووریەوە لە ڕووی کارگەڕیەوە لە کۆمەڵاتیڕی ئاینیەوە زۆر بێز بێشکەوتوو بوون و ئەمە ژواگرستانی سۆمەری هەڵا بکێشێت بۆی کە بە خەڵکێکی بێشکەوتوی بزان ئەمە وا لە ئاشوورەکان دەکەکەمانە بەمان بڵێن کە ئەمانە بەڕاستی خەڵکێکن توانیوانە زۆر جوانی ژیان لە ژیان تێبگەن و ژیان بەرە پێشەوە بەرن ئەمە وای لە خەدیەکان کردووە کە دیسان ئەمانە بنە بە خەڵکێکی ئازا و بەتوانە و لێ هاتوو بناسیێنن خۆی گشتێوانە مەگەێنێتەوەی کە سوویەکان یەکەمین کۆمەڵە خەڵکی خاکی ئێمن و بە بڕام پێش ناچێتە بەس سوویەکان شاری هەولێر بێت بەڵام ئەو تۆمارانی باس لە هەولێر دەکات ئاماژە سوویەکان دەکات و ئیلا ئەکرێ بڵین لە کەرکووکیشە کاتێکە ئاماژە بە گوتیەکان دەکرێت هەر سوئی بن لە کاتێک ئاشتەکان ئاماژە بە شارزوور دەکەن بۆی کە بیان وارە شارزوور شار لۆرەبیەکان ژیان پێچێت سوئی بن چکە سوئی ناوێک بۆچی بۆ خەڵکێکە لە قەڵایەکە ژیا بێت و لەم قەڵایەدا پاش سیستەمی سیاسی بوو بێت سیستەمی ئابووری کۆمەڵاتی فەرهەنگی بوو بێت بەڵام بەپێی مێژوو هەولێر ئەو شوێنەیەکێکم باز لە بوونی سوئیتی ئاکرێت وإلا ئاکرێ سوئیەکان هەر گوتیەکانی کەرکووک بن سوئیەکان هەر لۆرەبیەکانی شارەزوور بن سوئیەکان کاشەکانی کرماشا بن سوئیەکان هەم خولیەکانی ناوچەی وان و هەکاری بەلیز بن بەڵام ئەوەی گشتی کۆنتری ئاماژەیەک بە وشەی سوئی لەوەی لە هەولێرا بووە کە خاوەن شارستانی تەڕەسەنە بووە و ئەمە دەبێتە یەکەمین کۆمەڵە خەڵکی ناوهێنراوی
کوردستانی کۆن لە مێژودا و یەکەمین کۆمەڵیش کە ئەم مێژووی دەما کردووە سۆمەریەکانن بە دوای داعەکەدیەکان بە دوای ئاشوریەکان بە دوای ئیلامیەکان کە ئاماژەیان بە مێژووی قۆناغێکی و خاکی ئێمە کردووە لە شاری هەولێردا کە بە سوئی ناسراون. میتانیەکان کۆمەڵێکی دیکەی کوردستانی کۆن بوون کە لە نێوان هەردووزەی خاپور و بەلیغ نیشتەجێ بوون و شان بە شانی خووریەکانیش دەستیان بە ژیانی ئاسایی کرد. شارستانێتی میتانیەکانیش گەلێک بواری بەخۆیەوە بینیوە لەوانە کشت و کاڵیان زانیوە. لە پیشەسازی دروستکردنی عەرەبانەی جەنگیشدا سەرکەوتوو بوون لە بوارەکانی تری هونەری و بیناسازی و پەیکەرسازیدا بەتوانا بوون. سەبارەت بەلایەنی ڕۆحیش ئەمان میتراپەرست بوون واتە خودای خۆر کە ناوی میتانی لێوەرگیراوە و بە ناوی خوداوەندەکەیانەوە ناو نراون نائێری یان ئۆرارتوو. یەکەمین ئاماژە بەم کۆمەڵە خەڵکە لە تابلۆیەکی ئاشوریدا هاتووە بۆ سەدەی 13هەمی پێشزاین دەگەڕێتەوە. ئۆرارتووەکان کەسانێک بوون کە کشت و کاڵیان کردووە و ئاژەڵ و ڕەشە وڵاخیان بەخێو کردووە و برۆنزیان بۆ پیشەسازی بەکارهێناوە. نائێریش کە لەلایەن ئاشوریەکانەوە بەکارهێنراوە و بەو ناوچە بەرزانەی باکووریان وتووە کە کەوتوبوونەوە نێوان هەردوو ڕووباری دیجلە و فورات لەبەری باشووری دەریاچەی وان بەوەی مەڵبەندی نیشتەجێبوونی خێڵەکانی ئۆرارتوو بووە. مانیەکان مانا بەناوبانگترین هەرێمی ئۆرارتوو بووە کە کەوتوو بۆ باشووری دەریاچەی ورمێ. یەکەمین ئاماژەش بە مانیەکان لەلایەن ئاشوریەکانەوە بۆ ساڵی 843 پێشزاین دەگەڕێتەوە. لەسەر بنەمای ئابووری ئەم کۆمەڵە خەڵکەش ئەوەندە زانراوە کە دانەوێڵەیان چاندووە و ئاژەڵ و ڕەشە وڵاخیان بەخێو کردووە. لە بواری هونەریشدا دەست ڕەنگین بوون کە پاشماوە دۆزراوەکانی سەقز و زێویەی کوردستانی ڕۆژهەڵات بەڵگەی ڕاستیەکانن. کاردۆخیەکان نیشتەجێی باشووری ڕووباری بۆتانسووی کوردستانی باکوور بوون. یەکەمین ئاماژەش بۆم کۆمەڵە لەلایەن سەرکردەی یونانی کسینفۆنەوە لە کتێبەکەیدا ئاناباسیز بووە. سەبارەت بە کۆمەڵگای کاردۆخیەکانیش ئەوەندە زانراوە کە کۆمەڵگایەکی کشت و کاڵی بوون. خانووەکانیان بە قوڕ و بەرد و دار دروست کردووە. بایەخیان بە باخەکانی میوە و ڕەز و ترێ داوە. بۆ سوڕانی مێژوو پرسیایی سەرڵدا لێرەدا ئایا مێژووی سووریەکان چۆنە بەداخەوە ئێستا دەقە مێژوەکانی ئاماژە بە وشی سوئی ناکەن و مێژووی سوئی ناکەن. ئەمە یەک. دوو سوویەکان بداگیرانەوە بۆ خوان شتێکی ئەمەجە نێشتووە لە دیکۆمنت و بەڵگەران بۆ نمونە مەسەلەن لە ناو قەڵەوێدا پاشا حکوڕانی کردووە ئەم پاشایە ئایا ڕۆژان ڕێکەوتەمێکی هەزێکی دەریکدا مواژە نەکردووە بێگومان نابێنە بوو بێت بەڵام ئاماژە بێ نەکراوە. ئایان پاشایە شەڕی نەکردووە بێگومان شەڕی کردووە ئاماژە بێ نەکراوە. ئایان پاشایە بەرەگای لە قەڵەغی نەکردووە بێگومان کردوێتی بەڵام ئاماژە بێ نەکردووە. بەداخەوە لە لای سوویەکان نووسین بەکار نەهێنداوە. نووسین ئایا بووە نەزراوتە ئێستا ئەم پرسیارە ئایا بۆ فۆتەوە ئەم پرسیارە تا ئێستا. شتێکی زۆر بۆتە جێی سەرنجی ئێمە ئەویش ئەوەیە کە لە سۆمەریەکان لە باشووری عێراقەوە دێنە باکۆری خۆیان کە کوردستانی خۆ باشووری کوردستانە لێرە سوویەکان دەبینن. باش ئایا سوویەکان نەچوونە ناوچەی سۆمەریەکان مێژووا دیار نییە. کاتی ئەکادیەکان دێنە قەڵای کەرکووکی ئەمڕۆ دوایی دێنە هەولێر. ئەمەش بەرونی گوتیەکان لە کەرکووک و سوویەکان لە سووی کردەکان لە هەولێر دەکەن. ئایا ئەی کەرکوویەکان و سوویەکان ئەکادەکان نەناسی نابێشتیوە. کاتی ئاشوریەکان کە سەرنجی ئەمڕۆ بە هەولێر و مۆسڵ لەیەکەوە نزیکن و دوو شاری کۆن ماوەی ناگاتە نزیکی کاژمێرێک. باش ئاشوریەکان ئاماژە بە سوئی بکەن کە لێرەدا ژیاون و ئەمان چوار خۆیان بوو ئاماژە بە چەندین لایەن ژیانی سوویەکان دەکەن. ئایا سوویەکان ئاشوریەکان نەناسیوە؟ ئەگەر ئاشوریەکان ئاماژە بم چەند تۆمارێکی مێژووی سوویەکان دەکەن ئەی سوویەکان بۆ ئاماژەیان بە ئاشوریەکان نەکردووە کە ئەمان هاتوون بەنامەیان داون و یا ویستوان داگیریان بکەن یا ویستوان لەگەڵ ماوەڵی بازرگانی بکەن. بۆ ئەمە نمێژوان نییە بەداخەوە لە سوویەکان کەمتر خەمون. دوور لە پەیوەندی نێوان
سۆمەریەکان بە سوئیەکان ئەکەدیەکان بە سوئیەکان ئاشتەکان بە سوئیەکان هەر لە دەوروبەری سوئیەکان تحدید یا بە ورتر قەڵای هەولێر لە باشووری قەڵای کەرکووکمان هەیە لە باشووری خۆر هەڵاتی قەڵای هەولێر بە چەند ساعت کاتژمێرێک شاسەنتی لۆلۆبیەکانمان هەیە لە باشووری باکووری خۆڵاتی قەڵای هەولێر شاسەنتی خوریەکانمان هەیە لە خۆڵاتی شاسەنتی میتانیەکانمان هەیە بوورن مانیەکانمان هەیە پرسیاری مێژووی ئێمە ئەوەیە تا ئێستا پەیوەندیەکی مێژووی نادۆزینەوە نابینینەوە لە بینی سوئیەکان و گوتیەکان سوئیەکان و لۆلۆبیەکان سوئیەکان و خوریەکان سوئیەکان و میتانیەکان و سوئیەکان مانیەکان پرسیارەکە ئەمەیە ئایمان پەیوەندیان بێکەوە نەبووە ئایا تەنیا سوئی بە خۆی لە شوێنی خۆی ژیاوە گوتی لە شوێنی خۆی و میتان لە شوێنی خۆی لۆلۆبی لە شوێنی خۆی بەڕاستی بۆ مێژ زۆر قورسە شتیوان نابێت بەڵام پێم وایە ئەوە کەم تەرخەمی بەڕاستی ئێمە بووە لە ڕابردوودا کە لە قۆناغ مێژوویە سوئیەکانن کە نەهاتوون ئەم توانان مێژووی ئۆتۆمارکەن ئایا ئەمە لەگەڵ لۆلۆبیەکان پەیوەندییان هەبووە کار خۆیان لەسەری خاک ژیاون یەک ڕابردوویان هەیە بە یەک زمان قسەیان کردووە ئەوە من نیم دەڵێم ئەوە سۆمەریەکانن دەڵێن زمانی لۆلۆبی زمانی ئیلامی و سۆمەری و ئەکەدی و بابلی نییە ئەوە ئەکەدیەکانن دەڵێن زمانی گوتی زمانی ئەکەدی نییە زمانی ئاشووری نییە ئەوە ئاشووریەکانن دەڵێن زمانی لۆلۆبیەکان و کاشیەکان و میتانیەکان زمانی سۆمەری و ئەکەدی و ئاشووری نییە ئەوە ئێمە نین وا دەڵێن کەواتە زمانی گوتی سوئی لۆلۆبی میتانی خوری دوایکە دێنە سەر نەتەوانە لە قۆناغی دواتدا لە ناویان دەستوریەکان ئەمانە قاتێک زمانیان بووە بێک زمان قسەیان کردووە و بە زمانە زمانی خەڵکی کوردستانی ئێمەیە ئەی دواتە کە ئەمان بێک زمان قسەیان کردووە و لە سێ خاک ژیاون و یەک دژمنیان بووە لە دەرەوەکە شەڵای بۆ هێناون کە برێتینە سۆمەریەکان و ئەکەدیەکان و ئاشووریەکان و ئیلامیەکان ئەی ئەمانە شوێنێکیان بەیەکەوە بووە ئایا لە کاتی هاتنی هێرشی شەڵاوی ئاشووریەکان بۆ شاری بۆ قەڵای هەولێر بۆ لای سوئیەکان ئایا گوتیەکان چڵەسێکیانە بووە ئایا لۆلۆبیەکان چڵەسێکیانە بووە بەڕاستی من مێژووی ئێمە یاونە من پێم وایە وردبوونەوە لە مێژووی کۆنی کوردستان گەڕان بەدەم دەقە مێژوویە کۆنەکاندا بەنە شوێنەکانی خەڵکی کوردستاندا ئێمە ئاگەین بە کۆمەڵێک زانیاری لە داهاتوودا تەجا بزانین ئایا ئەم سوئیانە پەیوەندیان بە خەڵکانی ناو کوردستانی خۆیانەوە چۆن بووە و پەیوەندیەکە لەسەر چ ئەساسێک بووە بنەمای سیاسی بووە یا کۆمەڵایەتی ئابووری یان بە پێچەوانەکەیەوە نەخی ئەو ڕۆژگارش خەڵکی خاکی ئێمە جیاواز دەویتە ژیاوە بۆ کەسێک بە خۆی ژیاوە و هەر کەسێک ژیانی بۆ خۆی بووە و کەس ئەوی تری قبوڵ نەکردووە ئەگەر ئەمە بکەین بە پێوەەر و ئەگەر ئەمە لە مێژوە دوای دەکەی وایە ئەوە ئەگەینە سەر قەناعاتێکە بڵێن کورد دەڵێن گەورە ئاڕژە بچووک پێ لێ خات دوێنێ ئەوان ئاوا ژیان بۆی ئەمڕۆژ ئێمە لەسەر 21دا هەر هێزە و بۆ خۆی دەژی هەر پارچێ و بۆ خۆی خەبات دەکات و کوردستان بە بەشکراویتە ئەمڕۆ ماوەتەوە و کورتە ئەرسەلان پارچەی کوردستانە ناوچەی کوردستاندا شوێن ئەوداڵ مافەکانی خۆیەتی بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەکی دیکەی بەرنامەکەمان هیوادارم هەر وەک تا ئێستا بەرنامەکەتان بە سەرنج و تێبینی و پێشنیارەکانی خۆتان دەوڵەمەندتر لە جاران کردووە لە داهاتووشدا هەروەها لە ڕێز و خۆشەویستی خۆتان بێبەشمان نەکەن تا پێگەیشتنەوەیەکی دیکە و ئەڵقەیەکی دیکە لە مێژووی کورد بمێنن با خۆشی و شادی بژین بە سەربەستی و ئازادی ماڵەوە.